لەبارەی بڕیارەکانی ئەم دواییەی بەریتانیا تایبەت بە پەنابەران و وەرگرتنی مافی پەنابەرێتی هەروەهامانەوەی پەنابەران لەگەڵ دلۆڤان عیمادەدین نێردراوی کوردستان 24 لە لەندەن قسەن دەکەین. دلۆڤان شەو باش، ینی ئەو بڕیارەی ئێستای بەریتانیا کە دەڵێت پەنابەران لە جێوەی لە هۆتێل یاخود لە کەم بمێننەوە لە نێو دەریا لە کەشتیدا دەمێنەوە، ئەم بڕیارە سەیرە چۆن دراوە؟ ئەم کاتێک تۆ بینەرانیش باش تەمان ئەم بڕیارە پێشتر ئامادەکاری بۆ کرابوو، ینی کەشتی هێنراوە و لە هەندێک لەو شارانە دانراون کە با بڵێن لەسەر ڕووبارەکانن، بەڵام ئەوەی کە سیر بوو خەڵکی ئەو شارانە ڕێگەیان نەدا، هەروەها شارەوانی ئەو شارانە گوتیان ئێمە قبول ناکەین پەنابەر بێنە ئەم شارانە لەبەرەوەی شارەکانی ئێمە شاری گەشتیارین و گەشتیار دێنە ئێرە، ئێمە قبولی ناکەین. دوجار حکوومەتی بەریتانیا بڕیاریدا کە کەشتەکان لە شوێنی خۆیاندا بمێنەوە پەنابەرانیش بچنە ئەوێ، بۆ هەر پەنابەرێک 3500 پاوەند دەداتە شارەوانی ئەو شارانە. ئەمە جگەلەوەی شارەوانی شاری دۆرسێت کە یەکەم کەشتی پەنابەران لەوێ دادنرێت. طبعاً شاری دۆرسێت شارێکی خۆشە، شارێکی گەشتیاریە و ئەو کەشتیانەی کە هێنراون کەشتی زۆر گەورن لەو شارە دادەنرێتن. بۆ ئەو کەشتیە نزیکەی 380,000 پاوەند دراوەتە شارەوانی ئەو شارە. ئەمە لەوەی کە خەڵکەکە و شارەوانیەکە ڕێگریان دەکرد و ناڕزایەتیان دەربڕی و بەڵام ئەو بابەتە چارەسەرکرا. ئێستا لە ماوەی چەند هەفتەی داهاتوو بڕیار دراوە 500 پەنابەری پیاوی سنگڵ ببەنە نێو ئەو کەشتیانە و ئەمڕۆ یەکەم ڕۆژ بوو کە حکوومەتی بەریتانی ڕێگەیدا با بڵێن ڕۆژنامەنووسان بشنە نێو ئەو کەشتیانە و بیبینن. بە جۆری ئەو کەشتیانەی کە هەن کەشتەکان شوێنی ینی ڕێکوپێکە شوێنەکانیان، ژووری تێدایە، هەروەها ژووری خواردنی تێدایە، جیمی تێدایە، هۆڵی وەرزشکردنی تێدایە، هەروەها سکوریتی ئەو کەشتیانە 24 کاتژمێریە و پەنابەرەکان بۆیان هەیە ڕۆژانە لە کاتژمێر 8 و 9 بەیانیەوە بشنە دەرەوە تاوەکو 11 شەو و پاسیش هەیە لەو شوێنانە. ئەو پەنابەرانە دەبەنە شارەکانی دەوروبەر و دێنەوە نێو کەشتەکان. ئەوەی کە بەلای پەنابەرانەوە ڕاستیەکەی ینی تاوەکو ئێستا دیار نییە، خۆی لێرە بابەتێک هەیە. زۆربەی ئەو پەنابەرانەی کە دێنە ئێرە و ئێستا لە هۆتێلەکانن بە نایاسایی ئیش دەکەن. ڕاستە مافی پەنابەرێتیان نییە، بەڵام بە ڕەش ئیش دەکەن، پارە کۆ دەکەنەوە. ڕەنگە هەندێکیان باکیان بەوە نەبێت کە ئایا مافی پەنابەرێتی وەردەگرنیان ناچووکە هەر ئیش دەکەن. بەڵام ئەگەر ببردرێنە ئەو شارانە کە یەکەم کەشی لە شاری دۆرسێ دادەنرێت کە 100 مایل لە شاری لەندەنەوە دوورە، ڕەنگە نەتوانن بە شێوەی نایاسایی کار بکەن. ڕەنگە ئەمە دیار نییە چاوەکو ئێستا، چونکە سکوریتی 24 کاتژمێری لێیە ئایا ڕێگەیان پێدەدەن ینی شەوان لە دەرەوە بن بۆ ماوەی هەفتەیەک 2 هەفتە مانگێک زیاتر لە دەرەوە بمێنەوە یانە بە نایاسایی ئیش بکەنیان دەبێت لە ڕۆژەکەی خۆیاندا بگەڕێنەوە. ئەمە خاڵێکە زۆربەی پەنابەران لی دەترسێن، بۆ چکە هەندێکیان وەک گوتم بە شێوەی نایاسایی کار دەکەن. ئەمە تەنها ئەو خاڵەیە کە پەنابەران لی دەترسێن. سنوور حکوومەتی بەریتانیا ڕۆژانە 6 ملیۆن پاوەند بۆ 50,000 پەنابەر خەرج دەکات بۆ ئەوەی لە هۆتێلەکان و هەندێک لە شوێنەکانی دیکە بمێننەوە. حکوومەتی بەریتانیا دەڵێت ئێمە ئەم کەشتیانەمان هێناوە بۆ ئەوەی خەرجی زیاترمان لەسەر نەکەوێت و بتوانین ینی هەندێک خەرجی پەنابەران کەمتر بکەینەوە. دلۆڤان من خۆست ئەس بزانم ینی ئەف بریارین باڵکێشی عالی دەسەڵاتە بریتانیا بە تێدان جارێکی ئەمەوان ڕێ بکن ڕواندا، جارێکی دەبێژن مەسەلە کەسێک و هاتنە بۆ وڵاتی سێەمێ ڕێ بکەن نوهاژی بریارین وستا یانی بڕاستی بریتانیا حەلوەستا خۆ بەرامبەری پەنابەراندا نەخۆدی سیاسەتێکی زەلالە، ینی هاتنا گەلێک پەنابەران ڕەوشە سیاسیە لە بریتانیای تەفلی هەف کردیە گریدایی سیاسەتا پەنابەران. تزانی جەمال سەلامەکەن دلۆڤان دەرچوونە ئێک ژە خاڵێن ئازانم. السلام عليكم ثانك يو. جمال يعني
ایک جخالن که حکومت بریتانیا و پارتا دسالادار پارتا پارێزگاران که دخواست یەکێتیە ئەوروپا دەرکەوە چ بوو ji bo wê yekî bû penaber gelek neyene vî welatayî bes evê serkeftin dest neyîna çünkü Britanya ji yekêtiya Ewropa çûye derê lê her penaber zêdetir tên yanî bes sala borî nizîkî 35,000 penaber hatine heya îsal nizîkî 13,000 penaber hatine kewata ev biryara wan serkeftî nebû dûvra pareyek zêde xerc kirin gel Fransa rêketin viyal gel Fransa yekem car rêketinê bike ku penaber neyên ew rêketin yani serkeftî nebûn dûvra pareyek zêde xerc kir bû wan welatên ku penaber ji wir tên bû nimûne Tirkiyeyê hendek welatên din e ku sinûrên xwe tûntir bikin ew ji serkeftî nebû dûvra vîya got em ê penabera bişînin Rwandayê yani dadgeha vî welatî ew biryar jê red kir niha dibêjin em ê yani nahêlin penaber daxwaza mafê penaberîtî bikin ew penaberên ku bi awayek nayasayî tê vî welatî niha ev biryara niha ku keştî wê bên deynatine yani dibêje ji bo wê yekî ku xercîl serme gelekin li hotêla heya tiştek heye Cemal Vir gelek cara parta opozisyon dibêje hikûmet yani çi hokarê wê nînin ji qestîka penabera dihê li tel hotêla çikî hotêlê hindek berpirsên parta desaladarın û dixwazin pera werbigirin ew bi xwe biznesê dikin ew parta opozisyon we dibêje okey lê niha hikûmet dibêje bila em ê wana bikin keştiya da heya ku ew xercî serme zêde nebe çikî wek min gotî rojane bû 50,000 penabera 6 milyon pawana xerc dike lê tiştek heye Cemal wek min gotî xala giring bû penabera bi wan giring nîne nav keştiya da bin di nav hotêla da bin ew dixwazin yani kar bikin hindek şona binayasayî kar dikin niha li hotêlanin xala giring defan ew ye ku piştî biçin van keştiya da aya wê bikarin bên derve wek niha ku çawa di nava hotêlan tên derve dikarin bi dizî ve kar bikin ew nizanin ka biçin wan keştiya wê dikarin bi awayek nayasayî kar bikin yan jî ne û xalek din jî bû pirsyara te parta desaladar yek ji sozên wê bû dengderê wê ew bû ku arîşa penaberan çareser bike lê heya niha nikariya çareser bikit û wê helbijartin nizîk bibin yani hemû roj biryarekê derdikin lê dwana didin lê heya niha parta desaladar serkeftî nebûye di çareserkirina pirsa penaberan de دەستخۆش دلۆڤان عیمادەدین لە لەندەن لەگەڵمان بووی سپاس دلۆڤان